سلوات خاتون دەست بەرز ناکەنەوە سەماعەکەتان بکەنەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش بەڕێزەکەم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماوەستای بەڕێز. باشە خوشکە بەڕێزەکەم، سحەتان چۆنە؟ باش ئینشەڵڵا. الحمد لله لسعي رب العالمين. جنابتان چۆنن؟ ولله الحمد بالمنة. زۆر باشین. خوا پاداش بدات یا ربی. ئینشاءالله هەر باشی سەلامەت ئەبن. لەگەڵ ئێوەش یا ربی. یاخوا بەخێر بێن، خوای گەورە سەلامەتان کات، ئاودانتان کردەوە. بەڕاستی ئەهلی قورئان ئەوەندە مەحبوبن، ئەوەندە بەڕێزن، ئەوەندە بەڕەوشتن، ڕەوشتی قورئانیان تەواو هەڵگرێتەوە. ئیدی کە دێن یعنی ئینسان دڵی پڕە بێت، دڵی خۆشە بێ. خوا بەخێر بێن، خوای گەورە سەرفرازت کات. باسێکی خۆمت بۆ بکە پێشووتر چۆن بووی؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دواتر ماوەستای بەڕێز من سەرەتا بە ئەوە بڵێ من کەسێکم تا حەدێکی چاک تەمەنێکم هەیە. لە ڕابردوودا چاکتان بۆ بکە. لە ڕابردوودا بەڕاستی من تەمەنێکی زۆرم لە دەستڕۆیت بە هەمووی بە قەدەری ڕەب العالەمینە. ئیتر ژیانێکی سەخت و ناخۆش و پڕ لە جێچەڵ و تا حەدێک دەتوانم بڵێم وەکو بەندیەکی تاکی کە لە ژوورێکی تاکیدا بوو بێ ئاوا بووم. بەڵام الحەمدولله تا حەدێک بێ ئومێد نەبووم. کاتێک کە ئاوات ئەکادیمیم ناسی داخلی گروپی 5 بووم لە چاڵاکردنەوەی مێشک و یادگا. ئەو کاتە بەڕاستی من تەوا تا حەدێک لە زاکیرە و لە بیرچوون بەڕاستی لە زاکیرەی خۆم تا حەدێک بێ ئومێد بووبووم. بەڵام کە داخلی ئەو گروپە بووم الحەمدولله هەرچەندە وەکو پێویست دەتوانم ئەوە بڵێم وەکو پێویست هەموویم بە تێر و تەسەلی جێبەجێ نەکرد. بەڵام بەڕاستی کەوتێکی زۆرم وەرگرت لە بینین و بیستنی خێرا لەسەر قورئان سەر تەمرینم دەکرد. الحەمدولله کەڵکم لێی وەرگرت و دوایی داخلی گروپی قورئان بووم لەبەرکردنی قورئان. لە ناو دەورەکەیان دوای تەواوکردنی داخلی قورئانەکە بووی؟ بەڵێ دوای تەواوکردنی دەورەکە گروپی قورئان لەبەرکردن هاتە پێش و الحەمدولله ئێمەش بەشداریمان کرد لە گروپی مامۆستا سەنا بووم. دوایی کە گروپێکی خێران بۆ کردینەوە پاداشتی هەموو لایەک بداتەوە لە ئاوات ئەکادمی مامۆستا ئاواتەوە هەتا تێگڕای مامۆستایان و سەرپەرشتیاران هەموو ئەو بەشدار بوانەی کە لە ئاوات ئەکادمین. لە گروپی دوومانگیەکە بەشداریمان کردو الحەمدولله خوای گەورە یارمەتی داین و توانیمان قورئان لەبەر بکەین. خوای گەورە لە هەموو لایەکمان وەرگرێ. اللهم آمين. تقبل الله منكم. خوای گەورە بە ئەضعاف لێتانی قبول کات یا ربی. یەخوات مبارەکتان بێ ئینشەڵڵا. تاجی زێڕین ئەخرێتە سەری دایک و باوکت لە قیامەتە ئینشاءالله یا رب العالمین. سلامت یا ربی. یەخوا بەخێر بێن، سلامت یا ربی. ئەی الحەمدولله دا بەڕێزەکەم تەئسیری دەورەی یادگا کە ئەو پرسیارەکەی بۆ بەشدار بووان قسەی تۆ بۆ ئەوان زۆر کاریگەرە بێت. ئەگەر ئەزمونێکی خۆتیان بۆ باسکەی تەئسیری یادگا بەعام لەسەرت چی بوو بۆ لەبەرکردنی قورئان؟ الحەمدولله لەسایی خوای گەورە بەڕاستی هەمووی فەضڵ و چاکەی ڕەب العالەمینە. بەڵام تاماوم خۆم بە قەرداری ئاوات ئەکادمی و تێگڕای ئەو مامۆستا بەڕێزانە مامۆستا عەفا مامۆستا چونکە لە یادگەی پێشکەوتوش بەشداریم کردووە چالاکردنەوەی مێشک و یادگا لە یادگەی پێشکەوتوش کە مامۆستا زانیار سەرپەرشتی دەکرد لەویش بەشداریم کرد. الحەمدولله تا حەدێکی یەکجار زۆر کاریگەر بوو لەسەرم. هەر ئەوەش بوو وای لێ کردم بەڕاستی متمانەم بەخۆم پەیدا ببێ و بتوانم زۆر ئاواتم بۆ قورئان لەبەر بکەم. بەڵام
ئەگەر ڕاستی دەوێ لە خۆم ڕانەدەێت فەزلی لە خۆم ڕانەدەێت ڕاستی سەلامەت بکات یا ڕەبی. ئەی ئێستا بەعام لەگەڵ لەبەرکردن ناچۆنی دا بەڕێزەکەم بەعام لەگەڵ لەبەرکردن ناچۆنی باش لە الحەمدلله زۆر بە چاکی خی گەورە یارمەتی دام و لەبەرم کرد. ئێستا لە مراجعە و تەثبیتین خی گەورە ئەوشمان بۆ ئاسان بکە و بە تەواوی تەثبیت ببێ و بە عملی ساڵحەوە ئینشاءالله جێبەجێکەین یا رب العالمین. بەڵام بەڕاستی چالاکردنەوەی مێشک و یادگە و یادگەی پێشکەوت و زۆر کاریگەر بوو. ئەوە وای لێکردم دەرگایەکی بەڕاستی دەرگایەکی ڕەحمەت بوو لەسەر من کرایەوە. دەتوانم بڵێم ژیانەوەی من بوو دوای مردنێکی لەسەرخۆ. ئێستا الحەمدلله لە سای رب العالمین زۆر خۆشحاڵم، زۆر دڵم خۆشە. ئومێدم زۆرە کە بتوانم زیاتر و زیاتریش بتوانم شتی تریش وەدەست بێنم بە پشتیوانی رب العالمین، چونکە ئەوە سەرەتایە بەڕاستی هێشتا شتی زۆر گەورەتر لە دواوەیە. خوا یارمەتی هەموو لایەکمان بدە. الحەمدلله خوا مبارەک بێت یا ڕەبی، خوا سەربەرزت کات یا خوا. لا بەڕێزەکان چیری عەزیز نێدم وەفیکم بارەک الله. کۆتا پرسیار ئەی بەچەند لەبەرت کرد بەعام، یعنی سەرەتا چەند ساڵ خەریکی بووی کە چەندت لەبەر کرد بۆ ماوەیە بابیکەینە قۆناغی کۆن و قۆناغی نوێ. قۆناغی کۆن پێش ئاوات ئەکادمی بە چەند خەریکی بوو، چەند ساڵ خەریکی بوو، نەتیجەکەت چی بوو، و لاوات ئەکادمی چەند خەریکی بوو، نەتیجەکەشت لەبەرکردنەکە یعنی بە چەند تەواو وەلیللاهی الحەمد. ئەگەر بە تێر و تەسەلی بەڕاستی بێڵێم هەر لە منداڵیمەوە خی گەورە هیدایەتی دام. حەزم دەکرد قورئان لەبەر بکەم، بەڵام لەبەرکردنێکی زۆر کەم بووە. بە منداڵی هەرچەند سوورەتە بچووکەکانم لەبەر بوو. دوای زۆر هەوڵمدا بە هەموو ساڵە دوور و درێژانە توانیم چەند جوزئێک لەبەر بکەم، بەڵام بەڕاستی پێی ناگوترێ لەبەرکردن، چونکە ئەوەی کاتێک کە دەستم بە حفظی سەریع کرد تەنیا نیوەی جوزئی یەکەم لە سوورەی بەقەرە، نیوەی جوزئی یەکەمم لەبەر بوو کە دەمتوانی لە نوێژەکاندا بێڵێمەوە، لەگەڵ نیوەی جوزئی عەممەیش، نیوەی کۆتایی جوزئی عەممەیش کە بە تەواوی دەمتوانی لە نوێژەکاندا بێڵێم. هەر ئەوانم بەبیر مابوو، یعنی بە هەردووکیان دوو جوزە، بەڵام وەکو لەبەرکردن پێشتر کە لەبەرم کردبوو ببورەت خوا سوورەی مولکیشم لەبەر بوو، بەڕاستی سوورەی مولکیشم بە تەواوی لەبەر بوو. ئەوەی ترم هیچ نەم دەتوانی لە خۆم ڕانەدەدی لە نوێژەکاندا بێڵێم، چونکە دەوەستام و نەم دەتوانی تەواوی کەم. الحەمدلله کە دەستم بە حفظی سەریع کرد لە ماوەی نزیکەی 45 ڕۆژ الحەمدلله خی گەورە یارمەتی دام و ئەو فەضڵە گەورەی پێبەخشیم توانیم لەبەری کەم. الحەمدلله الحەمدلله بەڵێ الحەمدلله خوا بتپارێزێت یا ڕەبی، خی گەورە سەلامەت کات یا ڕەبی. پێم وایە لەم ئایەدا دوعای زۆر کردن ئینشاءالله، گومانی باش بە خی گەورە زۆر بوو. الحەمدلله واللهی بەردەوام دوعام دەکرد مامۆستای بەڕێز، زۆر شتیشم وەلا نابوو، بەڕاستی سەرەتا زۆر بەلامەوە قورس بوو کە سەرەتا 2 ڕۆژی یەکەم 5 لاپەڕەمان بۆ دانرا، لە خۆم ڕانەدەدی، بەڵام بەردەوامیش بووم لەسەری. کێشە و ناخۆشی و ناڕەحەتی و تەنگ و چەڵەمەی یەکجار زۆرم هاتە ڕێ هەر لە سەرەتای دەست پێکردنی حفظ. خەریک بوو ناڕەحەتیەکان کاریگەر بن لەسەرم، بەڵام لە پڕ ڕەب العالەمین یارمەتی دام و هۆش خۆم هاتمەوە. خۆم بە خۆمم گوت ئەوە ڕەب العالەمین سەبرت تاقی دەکاتەوە، ئێستا سەنگی مەحەکە، ئەگەر ئێستا لە ئیمتیحانی سەبرەکەت سەر نەکەوی کەواتە دەست لە خۆت بشە و واز لە حفظ و هەموو شتێک بێنە. الحەمدلله لەو لەحزەیەوە نەمهێشت
هیچ کام لەو تەنگ و چەڵەمە و ناڕەحەتیانە تەسیرم لێ بکە. لەخوای گەورە بە زیاد بێ بەردەوام بووم، زۆر شتی لاوەکی ڕۆژانەم وەلادەنا، بەیانیان کە کتە بچووکەکەم دەبردا قوتابخانە و دەگەڕامەوە، دەستم بە حفظ دەکرد هەتا کاتی هێنانەوەی دوای نیوەڕۆیان کە دەبوایە بیهێنمەوە لە مەکتەب، تا ئەو کاتە بە بەردەوامی حفظم دەکرد. دوای نیوەڕۆیان ئەویش هەر هەوڵم دەدا ئەوەی نەم دەتوانی لە پێش نیوەڕۆیەکان تەواوی کەم، دوای نیوەڕۆیەکانم دەخستە سەر و دوای شەویشم دەخستە سەر. بەڕاستی لێرە زۆر پێویستە من سپاسێکی تایبەتی دکتۆرە سەنا بکەم کە زۆر زۆر یارمەتیدام. من کەسێک نەبوو ڕۆژانە کە قورئانم لەبەر دەکرد بەشە لەبەرکراوەکەی بۆ بڵێمەوە بزانم هەڵە و پەڵەم چەندە و لە مەسەلەی تەجویدیش بزانم تا چ حەدێک ڕاستم و هەڵم چەندە. دکتۆرە سەنا هەتا سەعات 1 و 2 شەو دوای ئەوەی دەرسەکەی خۆی تەواو دەکرد لەگەڵ ئەو خوشکە بەڕێزانەی تر لەگەڵ من بەردەوام دەبوو هەتا نیوەی شەو و دوای نیوە شەویش بڵین سەعات 1 و 2 شەو حفظەکەم بۆ دەبووتەوە. سەرەتا دەلاپەڕیشم زۆر زۆر بەلاوە قورس بوو، نەم دەتوانی تەواوی کەم، بەڵام هیچ کاتێک نەم دەگوت لەبەرم نەکردووە یان بێئومێدی ڕووم تێ بکە. ئەوەی پێم تەواو نەدەکرا ڕۆژە جومعەکان هەینی ڕۆژانی هەینی ڕۆژانی پشوو بوو بۆ مراجعە دانرا بوو، بەڵام من ڕۆژانی هەینیشم دەخستە سەر ڕۆژەکانی تر بۆەوەی ئەوەی نوقسان بووە لە خلالی ئەو هەفتەیە لە ڕۆژی هەینی قەرەبووی بکەمەوە. الحەمدلله خوای گەورە یارمەتی داین و هەمووی بە فەضڵ و چاکەی ڕەب العالەمینە، هیچی لە چاکەی ئێمە نییە. ئەو فەضڵە گەورەیە بەڕاستی پێویستە بەردەوام ئێمە لە سوزدەی شوکردابین و حەمد و سەنای خوای لەسەر بکەین و نەشێڵین لە دەستمان بڕوا، چونکە ئەو مەکسەبە گەورەیە بە ئاسانی نەهاتووە تا بە ئاسانیش نابێت لە دەست خۆمانی بدەین و بەردەوامی ئینشاءالله دەمانگەیەنێتە چڵەپۆپەی ئاوات و ئومێد ئینشاءالله. بارك الله فيكم. إخوة سلامتك داي ورس حصل برزد كات تقبل الله منكم خير قبولي كات إن شاء الله. آمين يا رب. إخلاص إيمان وإتقان وتقوى أنت تدع بخشيت إن شاء الله باشتروا باشتيش أبن بشتيان بخير جورا أبناء حافظيك متقين إن شاء الله قراءة 10 أجرين إن شاء الله من ذا كان يشد خير جورا هم يعني كات حافظي كتابي خير يا رب خير جورا سلامتك كات زوج كلبن يا ربي هذا شدته يا أخوة قوم الله قصة خۆزگە ئاویزەرمان لە ئەو پێمان نووسیبەیە. بارك الله فيك. سلامتك يا رب. وای گەورە جەزای خێرتانداتەوە، پاداشتی خێری یەکەیەکەی ئاوات ئەکادمی بە هەموو بە گەورە و بچووکەکانیەوە، بە مامۆستا بەڕێزەکان، بە بەو خوشک و برا بەڕێزانە یا رب العالمین. لە خوای گەورە داوا دەکەم ئەوەی پێی بەخشیوین تەثبیتەکەیشمان بۆ ئاسان بکات و بە لێشمان قبول بکە. ئەو خوشک و برایە بەڕێزانەی کە ئێستاش دەست پێ دەکەن لە خوای گەورە داوا دەکەم زۆر بە ئاسانی بتوانن لەبەریکەن، بەڵام خاڵێک هەیە ئەگەر مەجال بفەرمونون دەمەوێت بەو خوشک و برایانە بڵێم بەڕێزانم بەڕاستی ڕێگای لەبەرکردنی قورئان بە گوڵ و گوڵزار نەچێندراوە هەمووی دڕک و داڵە، چونکە شەیطان لە سەنگەردایە و لە هەموو ڕێیەکان ڕێت پێدەگری، بەڵام بەردەوامیت شەیطان لە دەستت ڕادەکا ئەو ڕێگایی کە تۆ پێیدا دەڕۆی شەیطان ڕێگاکەی دەگۆڕی و خۆی لە ڕێتۆ لا دەدات بەو مەرجەی کە کۆڵ نەدەی. تکایە بە خۆتان هەرگیز باوەڕ بە خۆتان مێنن کە ڕۆژگارێک بڵێن ناتوانین زەحمەتە قورسە. بەڵێ قورسە، بەڵام ڕەب العالەمین ئاسانی دەکا، والله العظیم ئاسانی دەکا، چونکە ئەگەر سەروەتێک بەو هەموو زاکیرەتێک چوونا بەو هەموو ناڕەحەتی و چەرمەسەریانەی ژیانی توانی لەبەریکە ئێوەی گەنجان و لاوان زۆر بە ئاسانتری دەتوانن لەبەریکەن بەو مەرجەی کۆڵ نەدەن، بەو مەرجەی نەهێڵن شەیطان بەسەرتان دازاڵ بێ، ئێوە بەسەر شەیطان زەعیفە زۆر،
شەیطان لاواز و بێهێزە ئەگەر خۆمان بەهێزی نەکەین هیچ هێزی نییە. جا تکا دەکەم بیریش لەوە مەکەنەوە خاڵێکی تریش زۆر گرنگە بەلای منەوە ئەو لاپەڕەی کە لەبەری دەکەن بیر لە لاپەڕەی دواتر مەکەنەوە وا بزانە تەنیا ئەو لاپەڕەیەت لە واجبی سەرشانتە لەبەری کەی کە ئەو لاپەڕەیە تەواو کرد بیر لە لاپەڕەی دووەم بکەوە لاپەڕەی سێم وەلا بنێ تا لاپەڕەی دووەم لەبەر دەکەی. بەو شێوەیە زۆر ئاسان دەبێ و لەسەر خۆتی قورس ناکەی. خوای گەورە هەموو لایەک سەلامت بکە. گەردەنم ئازاکەن ڕەنگە زۆر لە کاتی زیادم وەرگرت بێ. خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتتان کە و تا مردنیش بن قەرداری ئاوات ئەکادیمی و یەکەیەکەی ئەو مامۆستا بەڕێزانم ئەو خوشک و برا بەڕێزانم کە بەردەوام هانی یەکترماندا و یارمەتی یەکترماندا و یەک بەوی ترەوە دڵخۆش بووە. خوای گەورە هەموو لایەک سەلامت بکە و سەرفراز دنیا و قیامەت بن و پایە بەرز بن لە دنیا و لە قیامەت یا رب العالمین. الحمد لله. عليك السلام ورحمة الله وبركاته. ما صار لازم تقبل الله منكم إن شاء الله باش داروان زور أقسانة في كاريجر وأقسانة زور هانيا أداء وإن شاء الله ناوى سنتا وكون كتابي خير طاقا. بارك الله فيكم يخبر بخير.